ئەی فێرکاری سۆرانەوە لەگەڵمان دەبێت. ئازاد سڵاوت لێ بێم کاتت باش دێمە لای تۆ زانیاریمان لەسەر ڕووداوە بۆ بگوازیتەوە بزانین چۆن ڕوویداوە. سەیداخان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. من لە بەردەم نەخۆشخانەی ئاشتی فێرکاریم لە سۆران دیارە بەیانی ئەمڕۆ کاتژمێردا لە ڕێگای هامڵتۆن لە ناوچەی باڵەکایەتی ئۆتۆمبیلێک کەوتۆتە ڕووبار، سەرنشینێکی تێدا بووە کە شۆفێرەکەش کەوتۆتە نێوڕووبار. چەند خولەکێک دوای ئەوەی کە ئۆتۆمبیلەکە یەکەوێتە نێوڕووبار لە لانتیمەکانی بەرگری شارستانی سۆران تەرمەکە هێنراوەتە دەرەوە. ئێستا ڕەوانەی تۆبعەدلی سۆران کراوە. دیارە ئەمە چواردەمین حاڵەتی خنکانە لە سنووری ئیدارەی سۆران ئەمساڵ تۆمار ئەکرێتن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمە لای وتەبێژی بەرگری شارستانی سۆران بەڕێز کاک ڕەوەند هاودیانی. کاک ڕەوەند ئەگەر بیتە ئێرە زانیاری زیاترمان پێ بدەی لەسەر ئەم ڕووداوە چۆن بووە؟ بەڵێ سڵاو بۆیەوە بەداخەوە کاتژمێر 9:44 خولەکی بەیانی ئاگادار کراینەوە ببوونی حاڵەتێکی هاتوچۆ لە ڕێگای هامڵتۆن سۆران بۆ چۆمە دەست بە جێتیمەکانمان بەسەر پەرشتی بەڕێز زەنای بەڕێوەبەر شەشتی میسەر بەڕێوەبەراتیمان بە کەمتر لە 15 خولە گەیشتنە شوێنی ڕووداوەکە و کەمتر لە 5 خولە کارکردنی تیمەکانی غەواز توانیان تەرمی شوفێرەکە لە نێو ڕووبار بەداخەوە بدۆزنەوە بە دووری نزیکەی 65 متر لە ئۆتۆمبیلەکە. تەرمەکە کەوت بە نێو ئاو گیانی لەدەستدا بوو. تەرمەکەمان دۆزیوە دواتر ڕەوانەی پزیشکی دادی لە سۆران کرا بۆ توێکاری پزیشکی. ئەمە چەندەمین حاڵەتە لە سۆران ڕوئەداوە. ئەم هاوڵاتیە کەسی تری لەگەڵ بووە؟ بەڵێ سەرەتا گومان دەکرا کەسی تری لەگەڵ بێ، بەڵام دوای کارکردنی تیمەکانمانەوە لەگەڵ برایانی تر لە ڕێگەی کامێرەی چاودێری دەرکەوت کە شوفێرەکە خۆی تەنیا بوو، کەسی تری لەگەڵ نەبووە. لە سەرەتای ئەمساڵ تاکو ئێستا ئەمە 15مین حاڵەتی خنکانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمار دەکرێتن. زۆر سپاس بۆ کاک ڕەوەند هاودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران کە ئەم زانیاریانت پێدان. بەڵێ دیارم هاوڵاتیە پیشەی ئاسایشە، کارمەندی ئاسایشەوە خاوەنی 4 منداڵیش بووە. بەڵام نەگەرەمەوە لای تۆ شەیدا. سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی، سپاس بۆ زانیاریەکانت. بە پێی سەرچاوەی چاواڵی عێراق سوپای تورکیا 18 بنکەی سەربازی نوێی لا سنووری زاخۆ لە هەرێمی کوردستان کرد.